داواکاری چەند ساڵەی ئەو ژنانەی لایەنگری لەباربردنی یاسایی دەکەن بڕیاری لەبارەوە درا. ئەنجومەنی پیرانی ئەرجەنتین دەنگیدا لەسەر پێشنیازە یاسایی لەباربردنی مناڵ لە خوار 14 هەفتەوە کە ئەو پرۆسەیە لە ئەمریکای لاتین نایاساییە. چەندین ساڵ ئێمە داوایەوەکەین مافیۆمان هەبێت بڕیار لەبارەی جستی خۆمانەوە بدین و لە ساڵی 2010 گروپە لایەنگرەکانی یاساکە لەسەر شقامن و داوا دەکەن لە باربردنی یاسایی. پڕۆژە یاساکە بە 38 دەنگی بەڵێ و 29 دەنگی نەخێر پەسەند کرا. ئەوەش دوای خۆپیشاندانێکی بەرفراوانی چالاکوانە ژنەکانی ئەرجەنتین کە لایەنگری یاساکە بوون. پڕۆژە یاساکە لە باربردنی منداڵ لە خوار 14 هەفتەوە دەکاتە یاسایی کە پێشتر لەلایەن ئەنجومەنی نوێنەرانی ئەرجەنتینەوە پەسەند کراوە. بەڕای من هیچ شتێک نییە گفتوگوی لەبارەوە بکرێت. زانست ئەوەی سەلماندووە لە دوای دووگیان بوونەوە ڕوح بۆ منداڵە دەدرێت. هەر بۆیە نابێت هیچ شتێک بوترێت. ئەگەر پێویست بێت شتێک بخرێت نابێت کۆتایی هێنان بە ژیانێک بێت. هەروە ئەلبێرتۆ فێرناندێز سەرۆکی ئەرجەنتین پشتیوانی لە پڕۆژە یاساکە ئاکات. بەم پەسەندکردنەش پێشنیازەکە دەبێت بە یاسا. پێشتر لە ساڵی 2010 پێشنیازە یاسای لەباربردنی منداڵ لەلایەن یاسادانەرانی ئەرجەنتینەوە دەنگی لەسەر درا.